بليتم شوان هجاب و يرا حمدانياكو ام حمو خشاندن غمگينيك مزن پیدا كر كاربدانين بو يري سروك دزگاه سوريا نوزاد پولس لاستوديو كردستان 24 ميواني منه بخيراتي كي نوزاد بجيت كاك جمال كك نوزاد بو يري روداني حمدانيه يعني چه کارگری چه کارگری لحستی بکاتی کریستیان کر تایبەتی بەڵێ کاک جەماڵ پێشەکی زۆر سوپاسی کوردستان 24 دەکەین کە لە یەکەم لەحزەی تاوانەی گەورە لەگەڵ ئەو ئەحداسە بوو من متابعەم دەکرد بە تایبەتی 24 لەگەڵ ڕووداو ئەوە دەلالەتە کە ئەعلامی کوردستانی دەورەکی باشی هەبوو بۆ گواستنەوەی ئەو تاوانە گەورە دەرحەق خەڵکی سڤیلی ئێمە سریانی لە شاری بەغدێدا کە ئێمە زیاتر پێ دەڵێن بەغدێدا لەبەر حەمدانیە تعریب کراوە بەخۆری ناوی ئەسلی قەرەقۆش بەغدێدەیە هیواداریم ڕاگەاندنی کوردی ئەو وشەی بەکاربیێنن ئەمژی دەبێژم بەغدێدان فتەسیراتی زۆری هەبوو لە دەرونی هەموو مەسیحیەکان نەک بەس عێراق دەرونی هەموو مەسیحەکانی ڕۆژهەڵات و ناوەڕاست و هەموو جیهان هەروەها هەموو خەڵکی کە ئینسانیەت زەمیری ئینسانی تیاوێ بەڕاستی بەداخەوە زۆریش بەداخەوە ئەو بە وەسف دەکرێ من پێی دەرێم تاوانێکی گەورە ئەو تاوانە دژی بەراعەت بوو دژی طفوڵەت منداڵەکان دژی ئافرەتان دژی کۆمەلگای مەسیحی بوو كيك نوزاتنها او خولي آهنگ كو او آهنگ لبرچون بله او هول هر تي قصة كرن كو يعني نا آماده بويا نا حاضر بويا كو آهنگ البردروز ببن هش معرك زيدا خلق الورها بويا نتواني بويا وقاس هش معرور بقرم يعني او خداني وي خولي بخوشي كريستيانين بغدادن طبعا خۆت باش دەزانی ئێمە باسی و هۆڵەمان نەکرد جارێ ئەم مەسەلەی هۆڵەکەی یعنی هیچ شروطی ئاشتەوانی نیە هیچ شروطی سەلامەی عامەکە ناسراوە بە هەندێک قوانینی عێراقی قانونی دیفاع مەدەنیمان هەیە قانونی بەلەدیاتمان هەن نازانم کۆ ئیجازە درایتەوە ئەوانە خۆت بە خۆت دەزانی ئەو کە میلیشیات و ئەو جەماعەتەی کە لەوێ مسەیترن بە کەیفی خۆیان حکم دەکەن بە تایبەتی دەشتینەوە ئەمە دوو شەوەمان قەزامان هەیە قەزای تلکێ و قەزای بەغدێدا هەردووکیان نەمانتوانی مەسیحەکان بە عاجگشتی بگەڕێنەوە بۆ ئەو شوێنە زۆربەیان ماون لە کوردستان و ئەوەی کە هەجرەیان تاگیر کراون لۆ دەرەوەی وڵات تەمەشای بکەی ئەو قاعە و ئەو هۆڵەی یعنی لە سندەویش بەڵات ماعەدە ئەوەی هیچ یعنی ئەمەی جێی متمانەی نییە نازانم ئەوە کو ئەوەندە ساڵ ئاهەنگی لەوێ دەیچڕێن نازانم کو بەلەدیە موافقەی درایتە ئەوانە ئەزانی کاک جەماڵیانی بورجی کەهرەبایی پێدەنن ئەو بورجی گەورانە وەختی کارەبایی 20 مەتر دوورە لە قاعەی بله فيديو دەتێتی بەرامبەر دەرکەی ڕئیسیە نازانم یعنی ئەوە کو کرایە نازانم لەسەر ئاردی زراعی پێشتری بۆ منداڵەکان بوو بەخشەی منداڵەکانی بچووک بوو طبعا ئەو شارە هیچی تیانەیە نە پارک و نە متەنەزەهی تایە تا ئێستا نە خەدەماتی تایە ئەوەش دەلالەتە کە حکومەتی عێراقی هیچ خەدەماتی تەقدیمی نەکردەوە ئێمە هیوادارین دەزانین خۆمان یعنی بەڕاستی حکومەتی هەرێم خەڵکی کوردستان ئیزباتی کردووە کە لەو یەکەم لەحزە هەتا ڕاگەیاندنی کوردی هەر بەردەوام احتیمامی زیاتری داوە کە ڕاگەیاندنی عێراقی دەوڵەتی عێراق وەکو عێراقی ئاگیان لە خۆیان نەبوو تا بەیانی ڕاگەیاندنی شاری مووسڵ هیچ ئاگیان لێ من دخواست وێ بێژم کەک نەوزەتنەها گەڤا بوویە ڕوودایی من خۆ لە بولتەنی کوردستان 24 بووم بوویەر ئەو ڕوودانی بەغدادە چێ بوو يعني غمگینیە گەلک مەزم پێدا کرد باوەڕ بکە لە کوردستان 24 لەگەڵ هەموو ستافی کوردستان 24 و هەر ئەبوو چەندین ڕۆژەژی هەر ڕووماڵی ئەو ڕۆمالە من لەحزە بە لەحزە متابعەم کرد 24 زۆر گرنگی داوە ئەو مۆزوعی لە بەیانیە شۆزت هەروەها وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم زۆر سوپاسی هەوڵی حکوومەتی هەرێم دەدەین تا ئێستا من ئەو بریندارانەی کە لە نەخۆشخانەی کوردستانن لە هەولێر و دۆک زیاترن لە مووسڵ هەروەها
اهتمامی زیاتر لۆ گۆتم ڕاگەاندنی عێراقی تا ئێستا هەر اهتمامی نەداوە بۆ مۆزوعی ڕاگەاندن لە مووسڵ ئەوجا بگەڕێنەوە لەسەر مەسەلەی هۆڵەکەی تاوانی گەورە بووە. ئێمە بەڕاستی وەکو نشەتای مجتەمەعی مەدەنی کۆمەلگای مەدەنی مەسیحیەکان ئێمە گرنگ دەدەن بە تحقیق تا تحقیقەکان تەواوی تحقیقیش ئەگەر بە دڵی ئێمە نەبیتن ئێمە داوا دەکەین کە خەبیری و پسپۆری دووەلی بینن بۆ مەسەلەی ئەو تاوانە ئەسباب و مسبباتی ئەو تاوانە چ بوو. یعنی معقول نییە ئاگر بە 2 دقە لە ناو هۆڵەکی 1000 نەفەری تێدایە ئەو ئاگرە بە 2 دقە ئەوەندە خەڵک بمریتن، ئەوەندە خەڵک منداڵ و ئەوەی کەس ناتوانانی دەرباز بی إلا 200 نفر 300 نفر. يعني معقول نية يعني داخوازا وچیه يعني وكي انجام مثل 10 کس هاتنه دسته سر کردن 10 کس کردن بله تا استه يعني او کس روبروی چی سزا يعني او كسانه من اتهامي بزو كسانه ناكم راس صاحبي يكم يكما كأو صاحبي كخلشي بغدادية خلشي بغدادية علاقاتي خوي تايبتي هي لقى الفصائلي كحكم ده كان لو يندري أو يعني ديارة أجر حكم بدستيان نبي ناتوان أو إشانة بكان ناتوان أو شوينا بكار بينن بو أو بونا رسمية كان كدجي أويا يعني هيك متمانيت يعني خلقاني ترك لنا وقع احتمالاتي زوري تيدا من ناتوان بيستقصب كم بزور وجي تربع تحقيقي حكمتي عراقي تواو بيتن ما راي خومان هاي لبر بيستي مانغو شجمان همو اسقفيتي كلداني وسرياني وآشوري لمنطقي دشتي نينوا بيانا دريان كد او بيانك تيدا بوك ايما رفضي بوني او ميليشيات لو يدكين رفضي بوني او لواء دكين كلوين دارين او افاجي كلوي هي لخدمتي خلقي منطقيين باشا او بيانك جيشت لمحمد شياع سوداني وحكمتي عراقي بو جوابي يعني بو لجنه تحقيقي عن درسيان نكت كم سلطي ديني مطراني اسقفيتي سرياني كاثوليك لويا كخلقي مسلح كخلقي بغداد خويانا رفضيان كرد قلت يا منامني اوانا حكم بكن لنا وشارك وتا استا هيش تحقيقي نبو اذا تاوانا حكمتي عراقي مسؤوله هر حكومتي محلي قامية ودوائري دولة لموصل وبلديات ودائرة دفاع مدني هميان تاوان بارد يعني او دكزنية زيادة لو دكز ادبي او خلقانيش كتوقيع عن كردية لسر كتاب ولسر كتاب رسمي هي اي سياحة اي ضرائب اي مسألة بلدية واي مسألة دفاعي مدني همو دبي متابعة وحكم بقرية تدزانه که نوزات يعني جهي پیامنیری کردستان 24 يعني چندین تیمی کردستان 24 استل بغدادی دین اوی بخواه دیار کرد گوت کو گاواگو امچون بو ما آستنگی در تخستن يعني ندخستن هم زوب بگهن عاجز دبون کو همش کردستان 24 دین و بویری لسر اکرانی دوشینی نبدلی وان ملیشیات هم بون الویدر يعني ترد بون عاجز بون کو كردستان 24 دي جهي بوير من وكو قوتم طبعا يعني استا او تيماني 24 اقل بغدادي اقل موصل بي لهر شوينك يعني زور سباسي دا كان دوري استراتيجيان هاي بو قواسنوي حدثي بواقعي خوي نقبة تملق وبريكلام بو مسألة حكمته يام تملق بو فلان وبعلان هروها او صراعي استا هيا لنا راقاندني بيني راقاندني كردستان وكردي وبين راقاندني ميليشياتها كناسراون بخود باش دزاني او صراع على خدمتي قضية ناكاتن بس ايما متهمين خلقي الشاركي خويا اتهامي او ميليشيات هذا كان اورو وزيرتي هجرة تركراها ولا بين دري بو دركراها معلم خلشي مسيحية او تمثيلي مسيحي كان ذاك قبولي نكرت بيتها هو شوري وفدي حكمتش قبولي نكرت هاواري عندك جماعتي كنيسة جماعتي اواني خلقي سبيلي شاركي نيان هيش تمردتي قوري لنا اواني هيا استا كإمام مافمان هيا او مافا بهيش شيء وقبول ناكل لموضوع تعدى لسر ما بكريتن تعدى شي قورة لسر إيما دكرين لسر عاردي إيما دكرين لسر دشتي نينوا بكريتن إيما مافمان هاي لوي بالرواد هبي استا إيما قيشنا أو نتيجي كوكود لين كرت
پشتی چیایە ئێمە دەرێن پشتمان کوردستانە هەر بێ دەربارەی دەست پێشم تەکنەوزاتنەوە هەر بە بویەرێرە شتی بویەرە یەکسەر سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی فەرماندا و هەموو ئامادەکاری بۆ پشتگیری بۆ پێشوازیکردنا برینداران بێکردن پاشی سەرۆک بەرزانی داخویان ناوی هەبوو سەرۆکی هەرێما کوردستانی سەرۆک وەزیر وەکی دەستنیشانکردی هەموو وەزارەت و حکوومەتا کوردستانێژی بڤێ میژارێ بە مژرون و ئەو غەما خۆشی هەرتی ننسم ئەمەی دەستگاکانی حکوومەتی هەرێم کردی بە مۆزوعی بەغدێدا زیاتر بوو لە دەستگاکانی حکوومەتی عێراقی بە تایبەتی لە مووسڵ و دەلالەتەکە گوتم ئێستا بریندارەکان زیاترن کە عیلاج دەدرێت زۆربەیان چارەسەر بۆ کراوە تیمامی زیاتری بۆ کراوە لە هەندێک شوێن لە مستەشفیاتیان لە ئیتفاع سەیارە نەبوو سیارە ئیتفاعی نیو تانکی هەبوو لە هەموو ئەو شارۆ قەزایی پێوەترێ ئەگەر مقارنە بکرێتن قەزایی حەمدانیە و قەزایی بەغدێد لەگەڵ عنکاوە مەثەلا عنکاوە ئەو شروتی سەلامەی هەیە کە مەسائلی خۆت باش دەزانین لە کافتریە و لە فەنادق و لە قاعات و ئاهەنگ بە باشترین شێوازی دروست کراوە بزانە فەرقی گەورەی کە لە ڕووی ئەمنی و لە ڕووی مؤسساتی و لە ڕووی خەدەمات چەند فەرقی هەیە لەگەڵ ئەو شارەکە بە خۆی منکوبە ئەوڕۆ زیاتر منکوبە لەبەر ئەوەی ئەو تاوانە ئیمانیان هەبوو بە عەودەی یعنی ئێمە تەشجیعی خەڵکمان دەکرد بگەڕێنەوە ئێستا ناتوانین بڵێن بە خەڵک بگەڕێنەوە خەڵک زیاتر ئێستا فکری ئەوەی دەکاتن کوو لەوێ نەمانەوە نە مەسلحەتی هەیە نە مەشاریع اقتصادیان هەیە نە ئیشیان هەیە نە کاریان هەیە ئەوە ئەسبابی کە شارەکە تەمەشای بکەی قەزا هیچی تیانە متەنەزەهی گەورەیتیانە پار بۆ منداڵانی نییە نازانشتی زۆر نەواقسی تری ژیانەوەی کە ئەتو بە ژیانەکی مرتاح بژی نییە بڕەغم ئەو حساری اقتصادی هەیە لە کوردستان لكن ئێمە لە عنکاوە زۆر فەرق و ژوایە زمان هەیە ئەوەش دەلالەتە کە حکوومەتی هەرێم احتیمام دەدا بە خەڵک احتیمام بەدە بە ئینسان ئێمە ئەوەش تا ئێستا احتیمالە خەڵکی دەشتینەوە بە تایبەتی قەرەقۆش ئەوەندە ئەوە نەبوون کە فکری بکەنەوە کورد ئێستا گەیشتن ئەو نەتیجەی کە حکوومەتی هەرێم خەڵکی کورد خەڵکی کوردستان زۆر زۆر باشە بۆ ئەوی مەسەلەی پێکەوە ژیان و احتیمام بەزایەتری ئاشتی و ئاشتوانەی لەگەڵ ئێمە بکرێتن لەبەر ئێوە داوا دەکەین حکوومەتی هەرێم چ کوردستان 24 ڕاگەاندنی کوردی احتیمام بدرێ بە مافەکانی ئێمە لە عێراقی تازە کە مەفی حکمی ذاتیمان هەبێ مافی زیاترمان هەدێ لە دەشتینەینەوە و لە ئایندەیەکی نزیک ئەگەر عێراق ڕزگار بی ئێمەش ڕزگار دەبین لەگەڵ ئێمە ئەنگۆ قووەتی ئێمە پشتی ئێمەش پشتین بۆ کوردستان ئێمە بەشەکەین خۆمان بە بەشی لە کوردستان دەزانین ئەگەر کوردستان نەبی ئێمەش نابین هیوادارین ئەو پەیامە بگاتە بۆ هەموو حزبولایەنە کوردستانیەکان بەشی مەسیحی چ کلدانی چ سریانی چ ئاشووری ئێمە مەسیرمان یەکە مەسیرمان لەگەڵ ئەو گەلانەی کە لە کوردستان بژین بتوانین ئێمە ئەزمونەکی تازە دروستکەین ئەزمموی بەختەوەری بکەین ڕاستە هەندێک ئەزەماتی اقتصادی هەیە ئێمەش دووشی ئەو ئەزەماتە خەڵکەکانی ئێمە بابە سەبر خۆیان بگرن تا ئەمە بتوانین داواکاری خۆمان بگانە مشتەمەعی دووەلی نەوزاد زۆر سوپاس و داخوازە سەلامەتی بۆ برینداران خوازن و ڕەحما خودی لێ کەسێک و ژیانە خۆش دەست زۆر سپاسان دەکەین